ئەبێ بە جۆرێک بکرێت کە ئەمە بێ بە براندێک بتوانین کوردستانی پێ بناسەنین. لەم بەرنامەیەدا بۆ پرسێکی گرنگ و پاڵپشتیکردنی بەرهەمی ناوخۆ لە وڵاتی بەریتانیاوە بەرنامەی بوتانەوە بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. بەرهەمان زۆرە نێزیک 100 بەرهەم کوردەواری کوردستانی خۆمان هەیە. ئەم جارە کە چوومە بۆ کوردستان بەڕاستی ڕێگەبان حکوومەت ئێرەم دەستیان خۆش بێت ئیشێکی زۆر باشیان کردە لە ڕێگەبان بۆ لۆجستیک. هەدەفی ئێمە زیاتر لە فرۆشتنیان قازانج نییە بەڵکو ناساندنیەتی. خاوەنکارێکە بەرهەمی کوشت و کاڵی بەرهەمی کارگەکانی هەرێمی کوردستان ساغی دەکاتەوە لە مارکێتە کوردیەکان بۆ سەرخستنی کارەکانی ئێوە بۆ پاڵپشتی ئێوە ئەوەی کە لە دەستمان بێ بە دڵنیاییەوە هاوکارتان دەبین. بە دەرلەوەی کە قازانجێکی مادی بۆ ئێمەێنێ شانازیەکیشە بۆ ئێمە کە تەڵەبیات لەسەر ئەشیا کوردیەکان بەرەو پێش چووە. ڕێگایەکی دوورمەودا بە درێژایی زیاتر لە 3000 کیلۆمەتر بە ڕێگای ئاسمانی لە هەولێری پایتەختەوە بۆ شانشینی یەگرت و دەبڕەم. ئەم وڵاتە زلهێزە لە ڕووی ئابووری و سیاسیەوە باڵادەستە لەسەر ئاستی ناوچەکە و جیهان. بۆ یەکەمین جار کوردستان 24 لە ڕێگای بەرنامەی بوژانەوە بۆ پرسێکی گرنگ بە دوواداچوون دەکات. هەنگاو لە دوای هەنگاو بۆ پاڵپشتیکردنی زیاتری بەرهەمە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان لە شانشینی یەکگرتووم وڵاتێکی زلهێز لە ڕووی سیاسی ئابووریەوە. ئێستا لە دوای بەرهەمە ناوخۆیە کوشت و کاڵیەکان بەرهەمی کارگەکانی هەرێمی کوردستانیش ساغ دەبێتەوە. ئەگەر بە ژمارە و داتا پێتان بڵێم بەرهەمی دە کارگەی هەرێمی کوردستان کە زیاتر لە 100 جۆر کاڵا و شمەک لە بازاڕەکانی بەریتانیا ساغ دەبێتەوە. زیاتر لە 750 مارکێتی ئەم وڵاتە بەرهەمەکانی هەرێمی کوردستان دەفرۆشن. کۆمەڵێک بازرگان و وەبەرهێنەر هەن بە سەرمایەکی قورس کاڵا و شمەک لە هەرێمی کوردستان دەکردن و لە بازاڕەکانی بەریتانیادا ساخی دەکەنەوە. حکومەت چۆن پاڵپشتی ئەم بازرگان و وەبەرهێنانە بکە؟ ئەوان داواکاریان چییە؟ لەم بەرنامەیەدا بۆ پرسێکی گرنگ و پاڵپشتیکردنی بەرهەمی ناوخۆ لە وڵاتی بەریتانیاوە بەرنامەی بوتانەوە بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. ئێستا هاتوومەتە شاری وەڵڤرامتن. دەمەوێت لە نزیکەوە سەردانی ئەو کۆگا و مارکێتانە بکەم کە بەرهەمە ناوخۆیەکانی هەرێمی کوردستانی تێدا ساغ دەکرێت و دواتر لێرەوە دابەشی 40 شاری ئەم وڵاتە گەورەیە دەکرێت و بەرهەمی کوردستان ئاشنا دەکرێت. بیری لەوە کردەوە ئەم بزنسە دامەزرێنی دەمێکم کۆمپانیایەت هەیە یاخود کارە لەسەر کردووە تا گەشتی بە کاتی ئێستا؟ من 24 ساڵان لە وڵاتم لە 1990 هاتمەتە وڵاتەوە. لە بدایەت لە 2007 دەستم کرد یەکەم بزنسی خۆم کە معاملەیەکی پاخراوی کوردەواری خۆماندانە. ئەو کاتە خۆتەزانی جالەی کوردی ئەوە زۆر نەبوو لە وڵاتە سەرکەوتون نەبوون لە پاخراوە لە بەرەوەی بازارێکی وامان نەبوو. بەس کۆڵم نەدا بەڕاستی دوای ئەو زەرێکی باشم کرد لەو پاخلاوە کۆڵم نەدا هێواش لەگەڵ کارخانەیەکی تر پاخلاوە ڕێککەوتم مەجموعەیەکی ئەشیای ترم لەگەڵا تێکەڵ کرد وەکو کۆلا و درینگ و شتیوە. فکرەکەم لەوێ بۆ هات کە بتوانم کۆگایەک دروستکەم لە ناوخۆ شتمە کڕی و ئەم فرۆشت. پاشان بیرم لەگرتم بۆ لە کورسان شت نێنم. لە 2002 محاولەیەکم کرد بەڕاستی ڕێک نەکەوت. ئەو کاتە زۆرفی کورسان باڵێن بۆ بەرهێنان و ئەو بەرهومانەی لە کورسان کە ئیسا لە بەردەستای ئەو کاتە لە بەردەست نەبوو. بەس لە 2016 کە وەکو کۆمپانیەک دەستم کرد ئیشکردن توانیم پەیوەندی بکەمە کوردستان و ئەو بەرهەمە جوانانەی کە ئیسای بینی لە کۆگا بەرهەممان زۆرە نێزیک 100 بەرهەم کوردەواری کوردستانی خۆمان هەیە. ئەگەر حەزی شێدی بڕۆین سێریکەین فەرمووە لەگەڵێکا بڕۆین. کاک سەربەت مەسەن تۆ چۆن بیری لەوە کردەوە کە بەرهەمە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بێنیتە وڵاتێکی گەورەی وەکو بەریتانیا دواتر بە وڵاتانی تری ئەوروپا
دابەشی کەی لەم کۆگانە دەبینم معنی هەمووی بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستانە. ڕاستەکەی کاک دیاریان ئەوەیە کە من خۆم پێم خۆش بوو ئەو بەرهەمانەی کوردستان بێنمە ئەم وڵاتەوە لە بەرەوەی داواکاری هەیە لەسەر ئەو جالەی کە لە بریتانیاە بەڕاستی زۆرجا ئەم بیست مەسەنە حەزیان لە شت ئەکرد ئەو شتانی کوردستان با بڵین خۆشحاڵم بووی من بتوانم پاڵپشتیەک بێ هەم بۆ بەرهەمەکانی کوردستان هەم بۆ ئەو پێداویستانەی کە لە بریتانیا هەیە خەڵک داوایەکە حەزم کرد ئەو پێداویستانە پڕۆکەمەوە. خاوەن کارێکی بزنسمانێکی لە وڵاتای خاوەنی کۆمپانیایی مەسەن هەستێکی چۆنە کە دەبینی لارێمی کوردستان پاڵپشتی بەرهەمی ناوخۆی یەکرێ بەرهەمی کوشت و کاڵی هەناردە دەکرێت. وڵای هەستێکی زۆر چاکە هەستێکی خۆشە بەڕاستی کە من ئەبینم لە کوردستانەکە بتوانن پاڵپشتی ئەو بەرهەمانە بکەن ئێمەش بتوان لێرە ساغی کەینۆ بۆ ئەوەی کە ئابووری کوردستان بەرەو پێش ببین. کوردستان وڵاتێکی جوانە بەڕاستی ئەگەر بتوانین ئێمە لە بوارێکی بچکۆڵەوە بتوانین پاڵپشتی ئەو وڵاتە جوانە بکەین خۆ بۆ نا. باشە با من باسی ئەم کۆگای بەڕێستانە بکەم مەسەڵەن ئێوە تەنها یەک بەرهەمێنن یا لە یەک کارگەوە بەرهەمێنن یا تەنها چەند بەرهەمێکی دیارێکە گەر بۆم باسکەی چەند بەرهەمە چەند کارگەیە؟ نانەخێر ئێمە لە کوردستان تقریبان کارخانە هەیە پەیوەندیمان هەیە لەگەڵیانە ئەشامان بۆ ئەنێرن ئەمجا لێرەش تقریبان نێزێک 450 بۆ 750 دوکان کوردیمان هەیە دابەشەکەینە سەریان و محاولەیەکی زۆرمان هەیە بۆی بتوانین دابەشکەین سەر مارکێتە ئینگلیزیەکان بەڵام هەندێک ئاست و مەشاکلمان هەیە لە ڕێگ بۆ لەیبڵ و بۆ هەندێک ئەشیاە لە کوردستان و باڵێن ئیجازەی سەحا ئەو شتانی ئەمان لێرە داواکەن لە کوردستان هەندێک کارخانە پابندین بۆ بە قانونی ئەیرا خود بە قانونی سەحی ئەیرا ئێمە گەر بتوانین لەگەڵ کارخانەکانە هەمانگی باش بکەن توانین ئەوانش داخلی مارکێتە ئینگلیزەکان بکەین. باشە بەرهەمە ناوخۆیەکان یاریمی کوردستان کە دەیهێنیتە ئەم وڵاتە زیاتر چی؟ وڵای درینک باڵێن خواردنەوە ڕاشی کوردستان لەگەڵ گوڵۆبە ڕۆژە چپسی دوهۆک لە دوهۆک دروستیەکەن ئەو چپسەیشە ئەنواعی زۆرە بەڕاستی ئەم جارش لە پەتاتە دروستەکەی خۆ دەزانی کشتتوکاڵی پەتاتش لە کوردستان بەرەو پێش ئەڕوا ئەو چپسانە بازارێکی باشیە لێرە تەرانەت بڵێ منافەسەی چپسی ئێرانی شەکەوانی کە لە ئێران و دیاخۆت لە تورکیەوە دیە. باشە وەکو کاکسەرۆت مەسەلەن تۆ ساڵانە بە بڕی چەند ئەم بەرهەمە کوشت و کاڵیانە لە هەرێمی کوردستانەوە ئەهێنیتە وڵاتی بەریتانیا؟ وڵای بۆ ئەحسایی خۆم کردومانە پارسا تقریبا ملیۆنی دلار ئێمە ئینمانەیە معاملەمان هەیە لەبین کوردستان و ئەیرا. هەمیشە ئاڵەن ئەگەر کوردەکان لە دەرەوە ژیان بەسەرکەن پاڵپشتی کوردەکانی ترەکان لە هەر بەشێ بن لە هەر شارێ بن مەسەلە لەم کۆمپانیای خۆت چەند هەلیکارە ڕەخساند و ئایا کورد هەیە لەگەڵ بەڕێستانە ئیشکەن و لە هەرێمی کوردستانیش مەسەن چەند هەلیکارە ڕەخسان تۆ کاتێک کاڵا و شمەکێک هاورداکەیت بێگومان ئەمە هەلی ڕەخسانی هەلیکاریشە بۆ هەم لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەمیش لە وڵاتی بەریتانیا. بێگومان لێرە ئێمە تقریبا 12 بۆ 13 نەفەر لامان ئیشەکە تقریبا 9 کووردە بە سایەکانمان واڵین هەلیکار لێرە تەنانە ئەوە نییە کە من هەلیکار لێرە بۆ کوردی بەدەست بێنم لە کوردستانش بەڕاستی و بەرهەمانەیەنم کە من نێزێک دە کارخانە ئیشیان لەگەڵاکەم بێگومان خەڵکی کوردی لێ بە تایبەتی لەوێ کە کوردستان کارخانەکان هەمووی کوردن ئیشی لێەکەن کە لەوێش هەری کار بە دەسێنن لەگەڵەوە. مەسەلەن ئەگەر بێت و لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کوشت و کاڵ وەزارەتی بازرگانی پاڵپشتی ئێوە بکەن مەسەن تۆ باست کرد 1 ملیۆن دلار کاڵاوشمەکەم کڕیوە ئەم بەڕە زیاد دەکات ئەگەر پاڵپشتی و ئاسانکاری زیاتر بۆ بکرێ؟ بێگومان ئەگەر پاڵپشتیمان هەبێ ئاسانکاری زیاتر من داوای ئاسانکاریەکەم بۆ ئیشەکان ئەگەر بتوانین بینێرە ئەمریکا ئێمە 100 ملیۆنە دلار ئەنێرینەوە بۆ کوردستان لەوانە ببێ بە 2 ملیۆن دلار لەوانەیە زیاتریش بێ بەس پاڵپشتێکمانێ بۆ ئاسانکاری لە گومرکەکانە لە ڕێگاوبانە ڕێگاوبان ئەم جارەکە چمەوە بۆ کوردستان ڕاستی ڕێگاوبان حکوومەت ئێرەم دەستیان خۆش بێت ئیشێکی زۆر باشیان کردە لە ڕێگاوبان بۆ لۆجستیک. دوای ئەوەی لە نزیکەوە ئاشنا بووم بە تەواوی وردەکاری و شێوازی کاری ئەم بازرگانانە هاوکات لە تەمەنی ئەم کابینێدا زۆر گرنگی بە بەرهەمی ناوخۆیی و کشتتوکاڵی و پیشەسازی دراوە جەختیش کراوەتەوە کە تەواوی پاڵپشتی بۆ بەرهەمی ناوخۆیی دەردەبڕێت. دامەزراوەی کوردستان 24ش وەک هەمیشە پاڵپشتی بەرهەمە ناوخۆیەکانی کردووە لە ڕێگای پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵ یەکێک لە وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان
پەیوەندی پێوە دەکەم بزانم پاڵپشتی حکومەت چییە بۆ ئەو بازرگانانەی کە لە دەرەوە کاڵا و شمەکی هەرێمی کوردستان هاوردەی بەریتانیا دەکەن. سڵاو ڕێز جەنابی وەزیر. مەمنون زۆر سپاس. ئێمە لە وڵاتی بەریتانیاین لە یەکێک لە کۆگاکانین خاوەنکارێکە بەرهەمی کوشت و کاڵی بەرهەمی کارگەکانی هەرێمی کوردستان دێنێت لە وڵاتی بەریتانیا. جەنابتان لەگەڵ ئەم خاوەنکارەیە قسە بکەن وەکو پاڵپشتەکانی حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کوشت و کاڵ. من مۆبایلەکە دەدەم بە کاک سەروات کە خاوەنکارەکەیە. فەرموو کاک سەروات. سڵاو بێگردخانم کاتە باش. سڵاو کاک سەروەت هەموو کاتێکتان سەحەتتان سەلامەت زۆر سپاس مەمنون. من لێرە تاجرێکین ئەشیا لە کورسان و هێنین پێویستمان بەڕاستی بە هەندێک پاڵپشتیە لەلایەن جەنابتانەوە بەڕاستی هەندێک ئاسانکاریمان نەوێت بۆی بتوانین ئەم بەرهومانە لە وڵاتە ساقین و با بڵین بۆ پاڵپشتیکردنێک بێ بۆ بەرهومەکانی کورسان. من زۆر سوپاسی جەنابەت دەکەم دەست خۆشید لێ دەکەم و من پێم وایە ئێوە ئەرکێکی لە پاڵ ئەوەی کە ڕاستە ئیشی تایبەتی خۆتان دەکەن بەڵام ئەرکێکی نیشتیمانیە بە تایبەتی ئێمە دەبێتە پاڵپشتێکی گەورە بۆ جوتیارانی ئێمە لەبەرەوە دڵنیا بێمە و وەزارەتی کشت و کاڵ بۆ سەرخستنی کارەکانی ئێوە بۆ پاڵپشتی ئێوە ئەوەی کە لە دەستمان بێ لە چوارچێوەی یاسا و تعلیماتی بەرکار لە هەرێمی کوردستاندا بە دڵنیاییەوە هاوکارتان دەبین و پێشم خۆشە ئێمە لە نزیکەوە یەکتری بناسیین بۆ ئەوەی کە ئێمە ئاشنای زیاترتان بۆ دروستکەین لەگەڵ جوتیارەکان و خاوەن کارگەکانی خۆمان کە بەرهەمی ناوخۆی خۆمان سەداسەد وەردەگرنەوە و ئینتاجی دەکەنەوە بۆیە لەوە مطمئین بن حکوومەتی هەرێمی کوردستان پلان و بەرنامەی بۆ پاڵپشتیکردنی هەم بەرهەمی ناوخۆیی و لە مەسلەی بە بازارکردنی بەرهەمە ناوخۆیەکانیش بە تایبەتی ئێوە کە ئێستا لە یەکێک لە وڵاتە گەورەکانن کە هەم ڕێژەیەکی زۆر کوردی لێە و هەمیش ئاشناکردنی بەرهەمی ئێمە بە بازارەکانی وڵاتی بریتانیا و لە ڕێگەی ئێوەشەوە بۆ ئەو نەتوانێت کە لە بریتانیا دەژین هەنگاوێکی گرنگە و من سوپاسگوزارم بۆیە ینی دەمێ ئەوەت پێ بڵێم ئەوەی کە بە ئێمە بکرێ وەکو حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتەکەی خۆم وەزارەتەکانی تریش کە وەزیرە بەڕێزەکانی هاوڕێمی لێ بە دڵنیاییەوە ئەو پەڕێکار ئاسانیتان بۆ دەکەین و ئیشاڵڵا لە ئایندەیەکی نزیکیشدا یەکتری دەبینین بۆی هەم گوێ لە کێشە و گرفتەکانتان بگرین هەم دامی زیاتریشتان. سەلامەتی زۆر مەمنون خۆشحاڵم و پاچۆڵێت وزەیەکتدا بە من کە بتوانم من ئەو بەرهومانە بە جوانی لە کورسان ڕێکی بخەین و بینە ئەم وڵاتەوە ئینشەڵڵا سەرکەوتووە بی جەنابتم ئێمە شەروە بەرداوامین لەوەی کە بتوانین بەرهەمەکانی کورسان بینە وڵاتەوە. ئیشاڵڵا ئێوەش سەرکەوتوو دەبن و ئیشاڵڵا گەلە نزیکە و یەکترماندی بە تەفاسیل لەسەر کۆی ئەو بەروبوومانەی کە ئێمە دەتوانین ئامادەی بکەین و بینێرینە بازارەکانی وڵاتی بریتانیا قسە دەکەین و بە دڵنیایشەوە ئەرچی خۆمانە ئەوەی کە پێمان بکرێ کار ئاسانی بکەین و ئەوەی کە پێشمان بکرێ هەم بۆ جوتیارەکانمان هەم بۆ ئەو کەسانەی کە سەرمایەدارن و لە مەجای بە بازارکردندا کار دەکەن ئەو پەڕی دەرفەتی زیاتر بڕەخسێنین و پاڵپشتی زیاتر بکەین لەوەی مطمئین بە خوشکێکی خۆت لە وەزارەتەیە و لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە هاوکاری تەواوەتی دەستەکان خۆش بێ زۆر سوپاس دەکەم زۆر مەمنون بۆ قسانە سەلامەت. جگەلەوەی کە لەم کۆگایە بەرهەمە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان ساغەکرێتەوە ڕۆژانە داواکاریکی زۆری لەسرە جیاوازتر لەمانەش ئەوانەی کە سەرپەرشتیار و ئێرە بەڕێوا بن و بە بازارکردنی بەرهەمە ناوخۆیەکان دەکەن ئەو گەنجانن کە خەڵکی هەرێمی کوردستانن لێرەوە جارێکی تر بە بازارکردنی بەرهەمە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان کاری لەسەر دەکەن. وەکو خاتونێک مەسەلەن دەبینی مەسەلەن تۆ لە یەکێک لە کۆمپانیاکان کە خاوەنەکەی کووردە کارەکەی تۆ چێ سەرەتاوە ڕۆژانە چۆن مشتریەکانە لێرە کاریان بۆ بەڕێیەکەن چۆن پێشوازیان لێەکەن. دەست خۆش بە پرسیارەکە و کاکە دیار من ئیشم لێرەکانە وەکو ژمێریارێکە کارم لەگەڵ کەستمەکانە ڕاستەوخۆ پەیوەندی من لەگەڵ مشتریەکانە ئەو بابەتانەی پەیوەندی بە پارەوەرگرتن و شێوازی کڕین و فرۆشنەکان بێت من لێ بەرپرسم و قسەم لەگەڵ مشتریەکانمانە بۆ ساختکردنەوەی ئەو بەرهەمە کوردیانەی کە هەمانە لێرە. باشە بەرهەمەکانتان چین زیاتر چێنەوانی کە ئۆردر لە لای ئێوەکان شتان لە ئەکرن زیاتر
بەپێی ئەوەی کە خۆ سەردانی ئێرەت کردووە دڵنیام لەوەی کە ئاگداری ئەوەیت کە لە ئێستا ڕێژەی کوردەکان لێرە زیایی کردووە بەپێی ئەوەش تەڵەبیاتی ئەشیا کوردیەکان لە بازارە زۆر ڕۆی لە زیاد بوونە الحەمدولیلا ئەوە دڵخۆشکەرە بۆ ئێمە و تەڵەبیاتی ئەو کەسمانەش وای کردووە کە مشتریەکانمان چ ئەوانەی کە کوردن چ ئەوانەشی کە غەیرە کوردن تەڵەبیاتیان لەسەر ئایتمە کوردیەکان زیاتر بێت. باشە بەس ئەمە ڕەنگە پرسیارێک بێ زۆر جارە بینی مەسەن کورد لە زۆربەی وڵاتانە بوونی هەیە بە تایبەتی وڵاتانی ڕۆژئاوا بۆچی مەسەن تۆکو خاتونیەک هاتووی لە لای کۆمپانیایکی کوردیە کارەکەی زۆر مرتاحترێکە لە لای هاوزمانی خۆت ئیش بکەیت. ڕاستە بەرکەوتنی ئێمە تەنیا لەگەڵ کوردەکان نییە بەڵام ئەوەی کە خاوەن کارەکەت کورد بێت هەستێکی جیاوازترت ئااتێ مرتاحتری تێگەیشتنی زیاترە لێت و لە معاناتەکانە زیاتر تێگا بە تایبەتی کاکسەرەتی ئێمە لێرەوەکو خێزانێک واین نەکوەکو خاون کارێک یا خودت کارمەندێک هەر یەک لێرە خۆی بە ساحەبی ئەم کۆمپانیای ئازانێت. ینی هەرێکەتان خەڵکی شارێکیشن کە لەم شوێنەی شەکەم بەس خەڵکی کوردستان بێگومان خەڵکی شارە جیاوازەکانی کوردستانین و بەدەر لەوە خەڵکی وڵاتی تریشمان لەگەڵایە ڕۆمانی لێرە ئیشەکە کوردی سووریا پێشتر لێرە ئیشیە کرد من خۆم وەکو سلێمانی لێرە ئیشەکەم کەفریمان لەگەڵایە و هەندمان لەگەڵایە جیاوازین بەڵام جیاوازیەکە نەبووتە هۆکاری ئەوەی کە جیاوازێک دروستکە وەکو خێزانێک لێرە کۆی کردوینەتەوە. ئێستا ئێوە هەز ناکەن مەسەڵەن وەک وایە لە کوردستان بژین لە کۆمپانیایکی کوردیا ئیشەکەی کاری تۆ فرۆشتنی بەرهەمی ناخۆیی کوردی ئەمە چه هەستێکە هەستەوە هەیە کە تۆ لە کوردستانە هەستێکی زۆر خۆشەکە کە دیار بەتایبەت لە ساختکردنەوەی بەرهەمە کوردیەکان بەدەر لەوەی کە قازانجێکی مادی بۆ ئێمەێنێ شانازیەکیشە بۆ ئێمە کە تەڵەبیات لەسەر ئەشیا کوردیەکان بەرەو پێش چووە یعنی افتخارێکی زۆرە کە لە وڵاتێکی کوردستان نییە باشە ینی وەکو شارێکی کوردستان ئایتمەکانی لە وڵاتێکی وکو بەریتانیا ساق ببێتەوانێت و تەڵەبیاتی لەسەر بێت هەستێکی زۆر خۆشە بۆ ئێمە کە یارمەتی دەری ئەو کەسانین کە لێرە بزنسەکەن. ئێستا ئەو کوردانەی لە دەرەوە خاوەندارەتی یان سەرپەرشتی مارکێتەکان دەکەن بەشێکی زۆری بەرهەمەکانی کوردستان ساغ دەکەنەوە و مارکێتینێکی باشی بۆ دەکەن و وەک خۆیان ئاماژەی بۆ دەکەن دەیانەوێت بەرهەمی ناوخۆیی هەرێمی کوردستان بە تەواوی وڵاتانی دراوسێ و ناوچەکە ئاشنا بکەن. یەکێکی تر لە مارکێتەکان لە وڵاتی بەریتانیا مەسەڵەن دەبینین کە کوردێک خاوەنداریەکات کەیتە ناو مارکێتەکەەوە هەستەکەی کە بەشێکی لە کوردستان ئەستاندەکەی جیاوازە مەسە من ئەمەی کە سەرنجی ڕاکێشام هەنگوینە چۆن لە کوردستان پێچراوەتەوە بەو شێوازە لەگەڵ کاگەحمەد سەی زیاترەکەم دەمەوێت لە بەرهەمەکانی کوردستانەوە سپاس دەست پێ بکەم چۆنم بەرهەماناکڕن چۆنەی فرۆشن چۆن بۆ خەڵکی باسەکان ئێمەی کورد کە لێرە ژیان بەسەر دەبین بە دڵنیاییەوە حەزمان لێە شتی خۆشمان هەبێت زیاتر چێژ لە شتە خۆماڵیەکان وەردەگرین وەک لە شتەکانی تر ینی بۆ نمونە وەک چۆن دەڵێ لە منداڵیەوە خۆمان پێوە گرتووە ینی بۆ نمونە مشتریەکە دێتە ژوورێ مشتریەکی کورد کە دەبینە بنەشتی کوردیت هەیە یان هەنگوینی کوردیت هەیە یان کولیچەی کوردیت هەیە یان پاقلاوە ئەو جۆرەشتانە ینی دڵی پێدەکرێتەوە زۆر حەزی لەیە شتەکانی کە شتە عامەکان دیارە لە هەموو شوێنێک دەست دەکەوێت لە مارکێتە گەورەکان لە هەموو شوێنێک بەڵام ئەوانە زیاتر لە شوێنە لۆکاڵیەکان دەست دەکەوێت ئێمە زیاتر ئەوانە لەو بەڕێزانە وەردەگرین کە لە کوردستانەوە دەهێنن بۆ ئێرە و هەوڵ دەدەین خازانجێکی کەم بخەینە سەری بۆ ئەوەی زیاتر بیناسێنین بە خەڵک ینی هەدەفی ئێمە زیاتر لە فرۆشتنیان قازانج نییە بەڵکو ناساندنیەتی چەند بەرهەمی کوردی هەیە خۆماڵی بێ لە کوردستان و هاتبێ لێرە بیفرۆشی وەڵا شتمان زۆرە بەڕاستی بڵێن بۆ نمونە جۆرەکانی برنجمان هەیە بۆ نمونە هەنگوینمان هەیە وەکو گوتم پاقلاوە ئەنواع جۆرمان هەیە سجووق و کولیچە و هەروە بێتەوە ئەو کونجیە و شەربەتی هەناری کوردی و شەربەتی مێوژی کوردی و حتا ماستی کوردیش بەس ئەو یان لێرە دروست دەکرێت بە حقات تۆ باسیەوەت کرد کە لە مارکێتێکای هەر کور سەردانت ناکە خەڵکی بیانیش سەردان تاکە چۆن هەوڵتانەوە مەسەرەن ئەم بەرهەمانە وەکو هەر وڵاتێکی تر بە خەڵکی بناسێنن بۆی باسکەن کەمە بەرهەمێکی خۆماڵیە 100% سروشتیە خەڵکی وڵاتانە حەزیان لە بەرهەمی سروشتی نییە
وڵی کە بۆ نمونە سیر بکەی ئێستا ئێمە ئەو شتە کوردیانە لە پێشەوەمانداناون ئێستا لە ئەسڵدا ئەو شەڵفی هەنگوینمان لە پشتەوەیە بەڵام هەنگوینە خۆماڵیەکە هەر لە بەردەمی خۆمانمانداناوە بۆ ئەوەی خەڵک کە بینی بڵێ ئەوە چییە و چۆنا ئێمە بتوانین جوانتر بۆی ڕوونکەینەوە جوانتر تێبیێنین کە بۆ نمونە ئەوە شتێکی زۆر خۆماڵیە و سروشتیە و ڕاستی بە وەک چۆن بە گرنتی وەرمانگرتووە بە گرنتیش دەیفرۆشین یعنی سوپاس بۆخوا ئەوانەی بردووشیانە زۆر دڵخۆش بوون پێی نیسک دەفرۆشین نۆک دەفرۆشین فاسۆلیا دەفرۆشین تەماشا دەکەین هەمووی لە وڵاتی خۆمان هەیە کەچی کە دێت بۆ ئێرە لی بڵی وڵاتانی دیکەی پێوەیە بۆ نمونە سووریای پێوەیە لوبنانی پێوەیە یان تورکیای پێوەیە و ئەوانە ئەگەر بێت و لە ناو خۆ پاکینگ بکرێ و بە جوانی و بدرێت بەو بەڕێزانەی کە دەهێنن بۆ ئێرە و ئێمەش لێرە لیان بکرینەوە خەڵکەکەش دڵی پێخۆشترە و بە خۆماڵی تری دەزانی بەڕاستی ینی لە کاتی کڕینیدا بێمنەتانە هەڵی دەگرێت و دەیکرێت و دەیبات ینی جار هەیە ئافرەتێک دێ بەسە زمانە دەجار لێت تەکی دەکاتەوە کاکە کاما بڕوێشە باشە بەسە تۆ کە ئی خۆت هەبێ یەکسەر دەڵێ ئەوی خۆمانە ینی یەکسەر سیقی پێ هەیە لە بەرەوە ها لەگەڵی گەورە بەرهەمی کوردی هەمیشە بە کوالێتی و تام و چێژی جیاواز جیا دەکرێتەوە لە بەرهەمەکانی دیکە بۆیە کوردانی تاراوگا لە دەرەوەی وڵاتیش هەمیشە بە دوای بەرهەمەکانی کوردستاندا دەگەڕێن و خوازیاریشن زۆرترین بەرهەمی کوردستان لە مارکێتەکانی ئەوروپادا ببینرێت. سا من ئێوەم بینی بازاریتان نەکرد وەکو خاتونێکی کورد زیاتریەوە لە مارکێتەکانە بە دوای چیاگەڕێن ئایا بەرهەمی خۆماڵی ئەکڕێن بەکارێنن لە ماڵەوە چۆنە؟ بەخێرن سەرچاوان بەڵێ بە دڵنیای و ئێمە کە لە شۆپینگی دەکەین زیاتر بە دوای شتی خۆماڵیدا دەگەڕین و لەبەرەوەی خواردنەکانمان لە ماڵی هەمووی کوردینە بۆیە ئەگەر ئێستا بوون مونە گەفاسۆلیای دەکڕی تەمەشا دەکەی لە وڵاتی بیانیەوە هاتووە گەفاسۆلیاکەی خۆمان بخۆشترە و باشترە ئەم بۆ خۆم لێرە فرۆشیارم بەڵام هەر لە شۆپەکەی خۆمان شتی دەبمەوە بەس تەمەشا دەکەم یعنی ئەگەر شتێک بێ لە کوردستان هاتبێ ئەوەی نابم ئی خۆمان بێ کوردی بێ لە کوردستانەوە بێ ئەوەی نابم ئی خۆمان دەبم وەسم باسی وەشەکرد فرۆشیاریشی مەسەلەن مارکێتین بۆ بەرهەمە ناوخۆیەکانەکەی بۆ خەڵکی شیەکەی تۆ بۆ خەڵکە بیانەکان کاڵی ئەمە بەرهەمی ناوخۆ ئەمە سروشتیە بەڵێ بە دڵنیاییەوە هەندێک شتمان هەیە لێرکانە کە کوردینە ئی خۆمانن خەڵک پرسیار دەکا دەڵێن بەڵێ ئەوە سروشتیە و ئی خۆمانە یعنی چۆن دەڵێ بۆ خۆمان بەرهەممان هێناوە ئەوان زیاتر حەزیان لێە ئەگە بیانیشن بەڵام حەزیان لێ کە شتێک بێ سروشتی بێت زیاتر بۆیە ئەم پاڵ پشتی ئەوەی دەکەم کە یعنی بەڕاستی ئەگە شت لە کوردستانەوە هەناردەی ئێرکانە بکردرێت بۆمە زۆر خۆشترا هەم هەز بە غێریبیەکیش ناکەی نەگە ببینی شتەکە ئی خۆمانە لە ماڵەکەی خۆتدا بەکاری دێنی هەمیش لێ دوودڵنی خۆشترە بەڕاستی. ئەگەر چاوەکان لەسەرەوە بوو بێت تەنها بەرهەمێکی کوشتتوکاڵی هەنار دەکراوە بەڵام ئێستا لە ڕێگای خاوەن کۆمپانیا و بزنسمانە گەورەکان لە تاراوگا بەشێکی زۆر لە بەرهەمەکانی هەرێمی کوردستان کە لە کارگەکانی هەرێمی کوردستان دروست دەکرێن دەهێنرێنە وڵاتێکی وەکو بەریتانیا بەڵام ئەوان ئاماژە بەوە دەکەن پێویستیان بە پاڵپشتی و کار ئاسانی زیاترە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانن زۆرترین بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان هاوردەی ئەم وڵاتە بکەن و لێرەشەوە ساغی بکە بەناو چونکە ئەمە پاڵپشتیەکە هەم بۆ جوتیارانی هەرێمی کوردستانیش هەمیش بۆ خاوەن کارگەکانی هەرێمی کوردستان.